سریلانکا ئەو وڵاتەی لە نێو گەورەترین شکستی ئابووریدایە. لە مانگی ڕابردوو ژمارەی لەشفرۆشەکانی سریلانکا گەیشتە 4 ملیۆن. بڕوا بکە ئێمە 4 ڕۆژە جگە لە ئاو هیچمان نەخواردووە. دوای 51 ملیارد دۆلار قەرزی دەرەکی چی بەسەر سریلانکا و سریلانکیەکان هات؟ کۆلۆمبۆ پایتەختیە وڵاتی نۆ مانگە بەدەست قەیران و داڕمانی ئابووریەوە دەناڵێنێ. ڕۆژە سەختەکانی ئەو ماوەیە پێکەنینی لە ڕوخساری خەڵکی ئەم شارە کەم کردوتەوە. هەمووان ماندوو دیارن. لە بەیانی زوو تاوەکو ئێوارە بە دوای بەدەستهێنانی چەند ڕوپێیەک ڕادەکەن. ئێوارەیەکی مانگی ئابە لە ناوچەیەک 20 کیلۆمەتر لە ڕۆژئاوای کۆلۆمبۆ. دێڤیکا خۆی گۆڕیوە و ماکیاژ دەکات. لە دوای سوورکردنی لێوەکانی یەکەم کاری ئەم ژنە 51 ساڵەیە نزاکردنە لە بەردەم خوداوەندەکەی. دێڤیکا سەرۆکی باندێکی لەشفرۆشیە. ئەو کارەی دوای قەیرانەکان ژمارەیەکی زۆر ژن و کچی سریلانکی تێوەگلاون و بووە بە دەرفەتێکی زێڕین بۆ دێڤیکا. ئەو ئێستا کاری لەشفرۆشی بە نزیکەی 100 کچ دەکات کە تەمەنیان لە نێوان 15 بۆ 30 ساڵیدایە. من 20 ساڵەمەوە بەر دوای ئەوەی لە هاوژینەکەم جیابوومەوە دەستم بەم کارە کرد. پێشووتر کە گوێم لێ دەبوو یەکێک لەشفرۆشە بۆم زۆر ترسناک بوو، قەت بیرم نەدەکردەوە منیش تووشی کارێکی لەم شێوەیە ببم. هیچ داهاتێکم نەبوو و کارم دەست نەدەکەوت، بۆی ئەم کارم قبول کرد. ئێستا لەشفرۆشی لە سریلانکا زۆر بووە، چونکە کارێکی زۆر پڕداهاتە. خەڵک کاری نییە و داهاتی نییە، یان ئەگەر داهاتیشی هەبێت پارەکەی کەمە و زۆرترینی 30,000 ڕوپی دەست ناکەوێت. بۆیە ژنەکان دەست بەم کارە دەکەن. ئێستا من مانگانە 300,000 ڕوپیم دەست دەکەوێت. چەند ساڵێک پێش ئێستا ئەوەی من ئاگادارم نزیکەی 800,000 لەشفرۆشمان هەبوو. بەڵام لە مانگی ڕابردوو ژمارەی لەشفرۆشەکانی سریلانکا گەیشتە 4 ملیۆن. هەندێکیان تەمەنیان زۆر منداڵە و قوتابین. خێزانەکانیان پارەیان نییە پێ بدەن بۆ خەرجی، بۆیە بە دزیەوە ئەم کارە دەکەن. کڕیارەکانمان خەڵکی ئاسایی و بەرپرس و بیانین. خەڵکی ئاسایی وەک پێش قەیران پارەی زۆرمان نادەنێ، بەڵام بەرپرسەکان بۆ کچە گەنجەکان پارەی باش دەدەن. ئێرە ناوچەی مۆدارایە. خەڵکی ئەم ناوچەی کۆلۆمبۆ بەهۆی نزیکیان لە لێواری زەریای هیندی بەڕاوە ماسی ساڵەهای ساڵ ژیانێکی زۆر خۆش ژیاون. بەڵام ئێستا بەهۆی کەمبوون و گرانی نرخی سوتەمەنی بەلەمەکانیان چەندین مانگە لە شوێنی خۆیان نەجوڵاندووە. دامیکا تەمەنی 55 ساڵە. برسێتی و هەژاری جگە لە ڕەنگی بۆی نینۆکەکانی ڕەنگێکی دیکەی لە ژیانی ئەم ژنە
نەهێشتووە. دامیکا بردمیە ژوورەوە، ناو ماڵە بچووک و تاریکەکەی پیشاندام کە تەنیا خۆی و کوڕەزا 6 ساڵانەکەی تێیدا دەژین. ئەو ماڵەیە کە جگە لە کەمێک میوە و سەوزا خۆراکێکی دیکەی تێدا نابینی. من کوڕێکم هەیە، دوای خۆپیشاندانەکان کەوتە زیندان، بووکەکە شمشووی کردەوە. کوڕەزاکەم من دەبێت بە خێوی بکەم، پێشتر کارم دەکرد، ماڵی دەوڵەمەندەکانم پاک دەکردەوە، بەڵام دوایەوەی سریلانکا کەوتام دۆخە، ئێستا کەس کارم پێ نادات و دەڵێن پێویستمان بە ماڵ پاکەرەوە نییە، ناتوانین پارە بدەین. 1 ڕوپیە لە ماڵەکەم نییە، نەوەکەم نەناردۆتە قوتابخانە لەبەر بێپارەیی، تەنانەت ناتوانم خواردنیشی پێ بدەم. تەنیا گەر سەوزە فرۆشی گەڕەکەکە هەندێک جار ئەو سەوزانی کە نافرۆشرێ بۆمان دێنێ و دەیخۆین. ئەگەر نابەست دەبێت چاپ بخۆینەوە تاوەکو برسێتی لە بیری خۆم و ئەو منداڵە ببەمەوە. ئەم منداڵە تاوانی چییە نەخوێنێ، خواردنی نەبێ، بەرپرسەکان چۆن خەویان لێ دەکەوێ، خەڵک لەم دۆخە دەژی. بەپێی ئاماری پرۆگرامی خۆراکی جیهانی WFP زیاتر لە 6 میلیۆن سریلانکی لە دۆخێکی یەکجار خراپدان. خۆراکی پێویستیان دەست ناکەوێت، هەندێکیان ژەمە خۆراکی ڕۆژانەیان کەم کردوتەوە. هەروەها بەپێی ئاماری نووسینگەی کرێکارانی سریلانکی لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 156,000 کەس سریلانکایان بەجێهێشتووە و بۆ کارکردن چوونەتە وڵاتانی دیکە. فاتیما یەکێکە لەو هەزاران ژنە سریلانکیەی هاوژینەکەی بۆ کارکردن بەجێهێشتووە. ئەم ژنە 42 ساڵەیە دایکی کچێکی 16 ساڵ و کوڕێکی 14 ساڵە. هاوژینەکەی ئەمساڵ چووە بۆ سعودیە و لەوێ کاری دارتاشی دەکات. کوڕەکەشی وازی لە خوێندن هێناوە و شاگردی دەکات. بەم هەموو قوربانیدانەوە مانگانە تەنیا نزیکەی 26,000 ڕوپیا واتە نزیکەی 72 دۆلار دێتە گیرفانی ئەم دایک و دوو منداڵە. ئەویش نازانن بەم پارەیە دەرمانی نەخۆشی شەکرەی فاتیمەی پێ بکڕن یاخود خۆراکی ڕۆژانەیان یان خەرجی قوتابخانەی کچەکەیان. هاوژینەکەم کە بڕیاری دابڕوە زۆر سەخت بوو بۆی، بەڵام ناچار بوو بڕوە، ئێمە زۆر تەنیای. ئەو پارەی هاوژینەکەم دەینێرێ بەشمان ناکات. من نازانم موچەی ئەو لە سعودیە چەندە، بەڵام بۆ ئێمە 10,000 ڕوپیە دەنێرێ. هەموو مانگێکیش نا چەند مانگ جارێک دەینێرێ. کوڕەکەم لە دوکانی سەوزە کار دەکات. خاونەکەی بە 2 مانگ 16,000 ڕوپیەی پێدەدا. منیش نەخۆشی شەکرم هەیە و هەندێک جار لەسەر جێم ناتوانم هەڵسم. بۆی ئەو ڕۆژانە کوڕەکەم ناچێتە سەرکار و چاودێری من دەکات. ئیدی هیچ پارەیەک نایەتە ماڵەوە. 25 ڕۆژە من دۆخی تەندروستیم باش نییە، بۆی کوڕەکەم نەچۆ بۆ کارەکەی. بڕوا بکە ئێمە 4 ڕۆژە جگە لە ئاو هیچمان نەخواردووە. سریلانکا دەکەوێتە نێوزەریای هندی لە باشووری ئاسیا. ژمارەی دانیشتوانی 22 میلیۆن کەسە و لە چەند نەتەوەیەک پێکدێن. سەنهاڵی 174.9 تامیل 115.4 و موسڵمان 109.2 کە هەم وەکو ئاین هەم وەکو نەتەوە ناسێنراون. بورگەرەکانیش 101 ئەم کۆمەڵگەیە پێک دەهێنن. Sophia? Oh my God, you have a very beautiful name.
خراپی دۆخی ئابووری و هەڵاوسانی سەدا 65 سریلانکیەکانی هێنایە سەر شەقام. لە مانگی نیسانی ئەمساڵ خۆپیشاندانی میلیۆنی لە کۆلۆمبۆ دەستی پێکرد. خۆپیشاندەران هێرشیان کردە سەر پەرلەمان و کۆشکی سەرۆکی وڵات و زۆربەی دام و دەستگاکانی دیکەی دەوڵەت. سەرۆکوەزیران و سەرۆکی وڵاتیان ناچار کرد دەست لە کار بکێشنەوە. ڕێبەر و ڕێکخەرانی خۆپیشاندەران زۆربەیان لە نەتەوەی سنهاڵ بوون. قەشە جیڤانتا قەشەی گوندێکی بچووکی دوور لە کۆلۆمبۆیە. لە نەتەوەی سنهاڵە و یەکێک بوو لە ڕێکخەرانی خۆپیشاندانەکان. پۆلیسی سریلانکی بەدوایەوەن. دەیانەوێ دەستگیری بکەن. بۆیە ناچارە هەرچەند ڕۆژە و لە شوێنێکی نادیار خۆی حەشار بدات. ئەو ئێستا ژوازی نەهێناوە. لەگەڵ چەند کەسێکی دیکە بەردەوام پلان دادنێن کە چۆن دەست بە خۆپیشاندانی گەورە بکەنەوە و حکومەت لە ڕەگ و ڕیشە هەڵبکێشن. من خەشەیەکی کاتۆلیکیم و لە گوندێک خزمەت دەکەم کە خەڵکەکەی هەژارن و کاریش بۆ حکومەت دەکەم. کە لەناو ئەو خەڵکە بووم ڕۆژ بە ڕۆژ هەستم دەکرد زۆر بە زەحمەت دەژین. نرخی هەموو شتێک زۆر بەرزە. دەرمانی پزیشکی نەماوە. لە سریلانکا خۆراکی منداڵان نەماوە. من زۆر هەست بە خەمباری بۆ ئەو خەڵکە هەژارەمان دەکەم. بۆیە گوتم دەبێت گۆڕانکاری لە سیاسەت و ئابووری ئەم وڵاتەدا بکەین. ئەگەر ناخەڵک ژیانیان زۆر سەختتریش دەبێت. ئەمە یەک لە هۆکارەکان بوو کە من هاتمە کۆلۆمبۆ و خۆپیشاندان ڕێخست لە نۆی مانگی نیسان. من هاتم بۆ کۆلۆمبۆ لە گۆڕپانی گوڵفەیس لەگەڵ هەندێک کەسی دیکە کۆ بوومەوە تاوکو خۆپیشاندان دژی حکومەت ڕێک بخەین و حکومەت هەڵوەشێنینەوە و سەرۆک لە پۆستەکەی لابەرین. بانگەشەی قەشە جیڤانتا و ڕێکخەرانی خۆپیشاندانەکان بانگەشەی بەشداری گشتی بوو بۆ هەموو هاوڵاتیانی سریلانکا لە نەتەوە و ئاین و ئایدۆلۆژیای سیاسی جیاواز بۆ بەشداریکردن لە خۆپیشاندانەکان. چونکە بەهزری ئەوان گۆڕانکاری لە دۆخی خراپی سریلانکیەکان ئیدی لەوە دەرچووە بە تەنیا بە گروپێک و چەند کەسێک بکرێت. ئەوەی ئەم وڵاتە پێویستە یەکدەنگی و هێزی گەلە. لەوێ دەستمان پێکرد لەگەڵ چەندین گروپ لە ئاینی جیاواز و نەتەوەی جیاواز و خاوەن ئایدۆلۆژیای سیاسی جیاواز هەمومان پێکەوە خۆپیشاندانمان کرد. سیستەمی سیاسی ئەم وڵاتە پڕ بوو لە گەندەڵی. گۆتەبایا، ڕاجاپاکسا و هەموو خێزانەکەی واتە ڕژێمی ڕاجاپاکسا زۆرترین گەندەڵیان کرد. چەندین بڕیاری هەڵەی ئابووریاندا. ئەوان هەرچی پارەی ئەم وڵاتە بوو کردیانە گریفانی خۆیان. ئەوان خۆشترین ژیانیان هەبوو. زۆربەی خەڵکی ئەم وڵاتەش لە برسا دەمرن و خواردنیان دەست نەدەکەوت. پەینیان لە جوتیارە داماوەکان قەدەغە کرد و بەرهەمی زەویەکان کەم بوونەوە. هەموو ئەوانە وای کرد کە خەڵک بێزار بێ و بڵێ بەسە و با هەموو ئەم گەندەڵیە کۆتایی پێبێنین. ئێمە سینهاڵ و تامیل و مسلمانەکان هەمومان بەیەکەوە خۆپیشاندانمان ئەنجامدا. پێشتر سیاسیەکان هەستی جیاوازیان لە نێوان ئێمەدا دروست کرد بوو. بەڵام ئێستا تێگەیشتین لەوەی کە ئێمە هەمومان دەبێت بەیەکەوە شۆڕش بکەین بۆ ئەوەی کەسێکی باش بهێنینە دەسەڵات کە بتوانێت ژیانمان باش بکات. وا گرنگ نەبێ بەلایەوە لە چ نەتەوەیەک بێت. نەک تەنها سینهاڵی بێت یان تەنها نەتەوەیەکی دیکە. گرنگ ئەوەیە خزمەتی هەمووان بەبێت جیاوازی بکات، بەبێت جیاوازی ئاین، بەبێت جیاوازی نەتەوە. ئێمە کەسێکی لەو شێوەیەمان دەبێت. یەکێک لە کێشەکانی ئێستای سریلانکا نەمانی دراوی بیانیە لە بانک و بازاڕەکاندا. هەروەها کەڵەکەبوونی قەرزە دەرەکیەکانیەتی. سریلانکا ئێستا 51 میلیارد دۆلار قەرزاری وڵاتانە. بەپێی داتاکانی بەشی سەرچاوە دەرەکیەکانی سریلانکا قەرزەکانی سریلانکا بەم شێوەیەن لە 147 قەرزی بازاڕی سەرمایەیە
سەدا 13 قەرزی بانکی گەشەپێدانی ئاسیا، سەدا 10 چین و سەدا 10 ژاپۆن، سەدا 9 بانکی جیهانی و سەدا 9 بانکەکانی دیکەیە و سەدا 2 هیندستانە. وەرگرتنی قەرزی بەردەوام لە وڵاتان لەلایەن دەسەڵاتدارانی سریلانکا بەبێەوەی حەق و حسابیەوە بکەن کە ڕۆژێک لە ڕۆژان چۆن ئەم قەرزانە دەدەنەوە زیانی زۆر گەورەی بەرئابووری ئەم وڵاتەگەیان. با نمونەیەکتان بۆ باسکەم. سریلانکا خاوەنی دوو بەندەری گەورەیە. بەندەری یەکەمی بەندەری کۆلۆمبۆیە، بەندەری دووەمیشی بەندەری هامبەنتۆنتایە. تەنیا بەندەری هامبەنتۆنتا لە ساڵی 2020 با بڕی 1.8 ملیۆن تۆن مامەڵەی باری گەورەی تێدا کراوە. کاتێک سریلانکا قەرزێکی زۆری لە چینیەکان وەرگرت، دواتر پێیانی گوت کە من ناتوانم قەرزەکانتان بدەمەوە و ئێستا زۆر لەسرم گرانە قەرزتان بدەمەوە. چینیەکان بێدەنگ نەبوون. ئیدی لە دانووسانەکان داوای بەندەری هامبەنتۆنتایان کرد. لە بەرامبەردا سریلانکیەکان ناچار بوون و بەندەری هامبەنتۆنتایان کە دووەم گەورەترین بەندەریانە بەکرێ بۆ ماوەی 99 ساڵ دا بە چینیەکان. ئیدی چینیەکان بۆ ماوەی 99 ساڵی دیکە خێر و بەرەکەتی بەندەری هامبەنتۆنتا دەخەنە گیرفانی خۆیانەوە. ڕێدیک و هاوڕێک چەکەی سڤێتلانا لە کافەیەکی ناوچەیەکی گەشتیاری دانیشتون. بەدەم خواردنەوەی شەربەت و خواردنی میوە سریلانکیە بەتامەکان کات بەسەر دەبن. سڤێتلانا کچێکی ئۆکراینیە. مانگی ئاداری ئەمساڵ لەگەڵ ڕێکخراوێکی نێودوڵەتی بۆ ئەنجامدانی پرۆژێک هاتووە بۆ سریلانکا. ڕێدیک سریلانکیە و لە یەکێک لە کافەکانی کۆلۆمبۆ کار دەکات. ئێستا کەمترین موچە وەردەگرێت چونکە گەشتیاری بیانی و کڕیاری نێوخۆ بۆ کافێکەیان زۆر کەم بۆتەوە. Before the corona and now this electricity problem and fuel problem. کۆرۆنا و ئەو کارەساتە ئابووریەی بەسەر وڵاتەکەمان هات، کەمبوونەوەی کارەبا، نەمانی سوتەمەنی، هاوڕێبیانیەکان میترساندووە و ئێستا نایەن بۆ سریلانکا. خۆ ئەگەر بێن ناتوان لە شارێک بڕۆنە شارێکی دیکە، ناتوان هیچ چێژێک ببینن. بیزنسەکەشم داڕماوە، تەنیا چەند کرێکارێکی کەمی نێوخۆمان هەیە، ئەویش کە دێن کەمترین قاوە دەخۆنەوە. موچەکەم بەر لە قەیرانەکان 70,000 ڕوپی بوو، ئێستا ناگات بە 40,000 ڕوپی. مانگ بۆ مانگیش کەم دەبێتەوە. Before salary is 70,000 like that, but now only 40. نزیکەی 30,000 سریلانکی لە کەرتی گەشتیاری کار دەکەن. ئەو کەرتەی بووەتە یەکێکی دیکە لە قوربانیەکانی داڕمانی ئابووری ئەم وڵاتە. ئێرە کەناراوەکانی زەریای هیندیە، ئەو کەناراوانەی ساڵانێکی زۆر خێر و بەرەکەتێکی گەورە بوون بۆ ئەم وڵاتە. ئەو شوێنەی کامنی لێم پێش چەند ساڵێک لە بەرگەشتیاری بیانی ڕێگە نەبوو پێدا تێپەڕی، بەڵام وەکو دەبینن ئێستا خاڵی خاڵیە لە هەموو گەشتیارێک. من داتایەکتان پێ دەڵێم بۆی ببینن کە کەرتی گەشتیاری ئەم وڵاتە چەندە داڕماوە. لە ساڵی 2019 نزیکەی 2 ملیۆن گەشتیاری بیانی هاتوون بۆ سریلانکا، بەڵام ژمارەیە و گەشتیارانە لە ساڵی 2021 کەم بۆتەوە بۆ نزیکەی 200,000 گەشتیار. ئەم کەنارە پێی دەگوترێ ماونت لاڤینیا. زۆربەی کافێ و ڕێستورانتەکانی ئێرە داخراون. هۆتێلەکانیش بەشی هەرە زۆریان خاڵین لە میوان. ئێرۆن تێرسا لە بەردەم باڕی هۆتێلەکەی ڕووبەزەریا دانیشتووە. ئەو لەم هۆتێلە 4 ئەستێرەیە 5 ساڵە کار دەکات و کۆمپانیایەکی گەشتیاریشی هەیە. ئێرۆن بۆی باسکردم ژوورەکانی هۆتێلەکەی پێش قەیرانەکان بەردەوام پڕ بوو لە گەشتیاری ئەڵمانی و ڕووسی و وڵاتانی دیکەی ئەوروپی. بەڵام ئێستا لە باشترین کاتدا تەنیا 130 ژوورەکان گیراون، ئەویش نەک بە گەشتیاری بیانی بەڵکو خەڵکی نێوخۆی وڵاتن. کەرتی گەشتیاری من دەتوانم پێت بڵێم لە 99% داڕماوە. ئەمە کارەساتە بەسەر ئێمە هاتووە.
کەرتی گەشتیاری داڕماوە من بە 44 ساڵ تەمەنم قەت لە ژیانم شتیوام نەبینیوە. حکوومەت ئابوووریەکەمانی ڕووخاند هەرچی گەشتیارە ناوێرت بێتە ئەم وڵاتە. لە کۆمپانیای ڕێبەری گەشتیاریەکەم 10 کەس لای من کاریان دەکرد. ئێستا هەموویانم ناردووەتە ماڵەوە بێکار ماونەتەوە. منیش کارەکەم ڕاوەستاوە. My whole income has already gone. لە دوایین هەوڵی حکوومەتی ئێستای سریلانکا بۆ کەمکردنەوەی هەوری ڕەشی قەیرانەکان لەسەر وڵاتەکە و هەڵساندنەوەی ئابووری پەنایان بۆ سندوقی دراوی نێودەوڵەتی بردووە. لە سەرەتای مانگی ئەیلول کریستالینا جۆرجیڤا سەرۆکی سندوقی دراوی نێودەوڵەتی ڕایگەیاند کە گەیشتونەتە ڕێککەوتن لەگەڵ سریلانکا و بە بڕی 2.9 ملیار دۆلار لەم قۆناغا هاوکاری سریلانکا دەکەن. ئەم هەواڵە هیچ سریلانکیەکی دڵخۆش نەکردووە. خەڵکی ئاسایی و تەنانەت شارەزایانی ئابووری ئەم وڵاتەش تۆسقاڵێک ئومێدیان نییە. بەگوتەی ئەوان سندوقی دراوی نێودەوڵەتی بۆ وڵاتێک جێگەی ئومێدا کە ئەمە یەکەم ئەزموونی هاوکاریکردنی بێت، نەک سریلانکا کە ئەمە حوتەمین جارە دەستی وەرگرتنی هاوکاری بۆ سندوقی دراوی نێودەوڵەتی درێژ دەکات. لە هەر 6 جارێکی ڕابردوو کە هاوکاری کراون نەزانراوە پارەکە چووە بۆ کوێ و بۆ نێو گیرفانی کێ. بارودۆخی وڵاتیش ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە و کەس نازانێ و ناتوانێت پێشبینی داهاتووی ئەم وڵاتە بکات کە تا چەندی دیکە تاریک و لێڵ و ناڕوون دەبێت و چی چاوەڕێی سریلانکیەکان دەکات. دۆخەکە وابڕواژنی زیاتریش دەست بەکاری لەشفرۆشی دەکەن، خۆ ئەم وڵاتە هیچی لێ نەماوە. تەنیا دەپاڕێمەوە خوددا دەرگایەکمان لێ بکاتەوە. مرۆڤ چۆن بێ خۆراک دەژی، بۆ ئێمە دەبێت وا بژین. هیچ ئومێدێکم نییە بەم وڵاتە. دەرفەتێکمان بۆ دروست بێت و کارێکمان لە وڵاتێکی دی دەست بکەوێت، دەستی منداڵەکانم دەگرم و ئەو وڵاتە بەجێ دەهێڵم. پێشتر ئێرە نیوەی خەڵکی بیانی بوو پڕبوو لە خەڵک خۆیان دەدا بەرخۆر، شەربەتی گوێزی هیندیان دەخواردەوە. ئەم ڕێستۆرانتە داهاتی زۆر بوو، بەس ئێستا سیرکە بەس 2-3 کەسی لێ. قەیرانەکان و ئەو دۆخە لە ناکاو دروست نەبوون. وردە گەورە دەبێت تا گەشتینە ئەم قەیرانەی کە ئێستا هەیە.